لێژنەی لە ناوبردن و ئەمبارکردن و مادە هۆشبەرەکان ئەمڕۆ هەڵسا بە لە ناوبردنی بڕێکی زۆر لەو مادە هۆشبەرانەی کەوا دەستی بەسەر داگیرا بوون لەلایەن دادگاکانی کەتن و دادگای تاوان دەرەجەی بنبڕیان وەرگرت بوو یان خودپلەی بنبڕیان وەرگرت بوو بۆ بە بڕیاری دادوەر دەبێت لە ناو ببرێ بۆیە بەپێی مادەی چ لە یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان بڕەکەی زیاتر لە تەنێک و 800 کیلۆگرامە بەڵام لەبەر کەمی جێگاون کەمی کات نەتوانرا هەمووی پێکەوە بستێنرێ بۆیە لە خۆناغی یەکەمی سوستانەکە ئێمە زیاتر لە 640 کیلۆگرام مادەی هۆشبەر ئێمە هێناومانە لەلایەن ئەم لێژنەیە کە خۆی سەرپەرشتی دەکات و خۆی ئیسلامی دەکات و وەری دەگرێت و لە ناوی دەبات کەیس هێرۆینا کریستاڵە حەشیشە تریاکە حەبی ترامادۆر و کە ئەمانە ئەو مادە هۆشبەرانن لەلایەن تۆمەتبارەکان بووە و دواتر دەستی بەسەرداگیرا و دواتر بە بڕیاری دادوەر لە ناو دەبرێتن لەلایەن لێژنەی لە ناوبردنی مادە هۆشبەرەکان.